بەڵام بەرەزان سەبارەت بە بانگێشتکردنی سەر جەملایەنەکانی بەشدار لە حکوومەت و پەرلەمان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دڵشاد شەهاب ڕایۆژکاری ئەنجومەنی وەزیران لە هەولێرە و لەگەڵمان دەبێت ئەم کاتت باشکا دڵشاد هەرچەندە ینی لە ڕاگەندراوەکەدا ئاماژە بۆ دراوە کە سەبارەت بە قەیرانەکانە بەڵام چی دەوترێت بەلایەنەکان لەم کۆبوونەوەیەدا؟ ئێوارەتان باش سپاسان ئەەکەم ئامانج لە کوبوونەوەکە طبیعی وەکو لە بەلاغەکەشدا هاتووە ماوەیەکە لێرە و لەوێ هەندێک لەلایەنەکان بە هەر مەبەستێکی هەیی کە بە دیتنی من زۆرتر ڕەنگە خودزیینەوە بێت لەبەر پرسیارەتی ئەم قۆناغە هەستیارەی کەوا ئێستا هەرێمی کوردستان پەیدا دێپار دەبێت هەڕەشەی کشانەوە لە حکوومەت من نازانم لە کێ دەکەن لە خەڵکی دەکەن لە سەرۆکاتی حکوومەت دەکەن لە دیار نییە حەقیقەتەن بوومە کە ئەم هەڕەشەی کشانەوە ئاراستەیە بوو کێ بە حساب لە وەکو ڕێگا چارەیەکە خود وەکو هەنگاوێک بوو پاڵپشتیکردنی داواکاریەکانی خەڵک سەرۆکاتی حکوومەت پێی وایە کەوا ئەمە ڕێگایەکی دروست نییە و ڕەنگە ئەمە نەمانگەێنێتە ئەو دەرەنجامانەی کەوا پێی بگەینە ڕێگا چارەیەک بوو ئەو وەزعە نەخوازراوەی کە لە دەرەنجامی ئەو هوکارە دەرەکیانەی کە بەسەر وەزعی هەرێمدا هاتوون لە شەڕی تیرورستانی داعش و لە دابەزینی نرخی نەوت و لە هەموو ئەو کێشە و گرفتانەی کەوا هاتوونەتە بەردەمی هەرێمی کوردستان و سەروی هەمووشیان بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی بەغداوە پێمان وانییە کەوا کشانەوە لە حکوومەت چارەسەری ئەم گرفتانە بێت و پێشمان وایە کە ئەم گوتنانە زۆرتر ورژاندنی هەستی خەڵکە و ئێستیغلالکردنی بارودۆخێکی قورسی ژیانی خەڵکە کە ئێمە پێمان وایە لەم کاتەدا کاتی ئەوەیە کە هەموو تواناکان بخرێنەگەر بۆ ئەوەی تۆزێک لە بارقورسی خەڵکی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە و بەلایانی کەمەوە ئەوەی کەوا هیچ توانایەکیشی نەبیت هیچ دەسەڵاتێکیشی نەبیت هاوخەمیەک سوکردنێکی باری دەرونی لەسەر خەڵک کەم بکاتەوە نەکو ئەوەی کە لەم قۆناغە هەستیارەدا لەم هەموو تەحەدیاتانەی کەوا ئێستا لە بەردەمی هەرێمی کوردستاندان هەڕەشەی کشانەوە لە حکوومەت بکرێت بەگەر هوکارەکان مەسئولیەتی ئێستا بن لە ڕاگەندراوەکەدا ینی باس لەوە کراوە کە بۆ خستنەڕووی داتا و زانیاری دروست و فەرمی بۆ لایەنەکان کەواتە وەک ئاماژەت پێدا ینی کۆبوونەوەکە بۆ خستنەڕووی داتا و ڕوونکردنەوەیە بۆ لایەنە سیاسەکان یان پرۆژەیەک پلانێک نەخشە ڕێگایەکی نوێ هەیە حکوومەت دەیەوێت باسی بکات چکەوە باس نەکراوە لە ڕاگەندراوەکە ینی چ پلانێکی نوێ هەیە لایەنەکان بەڵێ لایەنەکان طبیعی ئەو لایەنانەی کەوا بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری لایەنەکان لە ڕێگای نوێنەرەکانیانەوە یعنی بەشداری یەکێتی لە حکوومەت بڕیاری یەکێتی لە حکوومەت لە ڕێگای جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوەیە بەشداری کۆماڵ لە ڕێگای وەزیرەکانی کۆمەڵەوە یەکگرتو هەروایی هەر لایەنێکی بەشداربوو لە حکوومەتدا بۆیە یعنی بەلای ئێمەوە سەیرەکەوە هەندێک جار لە هەندێک ڕاگەیاندراوی لایەنەکاندا شتێک بڵاو دەبێتەوە وەکو ئەوەی کەەوە هیچێک لەم لایەنانە بە تایبەتی شێکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەوەی کەەوە بێبەری بێت لە هەموو بڕیارەکانی کەەوە لە وڵاتەدا دەرچوون ئێمە دەمانەوێت ڕوبەڕوو بەیەکەوە دابنیشین بە بیریان بخەینەوە بە بیر سەرجەم لایەنەکان بخەینەوە بڕیاری فروشتنی ناوتی هەرێمی کوردستان کەی درا چون درا من خۆم ئامادەی ئەو کوبوونەوە پێنج قۆڵیە بووم ئەوەی کەەوە هەر پێنج لایەنی ئەساسی بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکێتی و بە گۆڕان و بە کۆمەڵ و بە یەکگرتو بە پارتی حاضر بوون لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران تەنها پرسیاریان لە حکوومەت ئەوە بوو کە ئایا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بفرۆشێت کڕیاری هەیە یاخود کڕیاری نییە ئەگەر لەوە دڵنیابن تا ڕۆژێک زووتر دەست بکات بە فرۆشتنی ناوتی خۆی من ئەگەر ئیجازە بدەین مەبەستم لەوەیە دەمەوێت ئەم حەقیقەتانە باز بکرێن لە ڕوبەڕوو لەگەڵ یەکتریدا بۆ ئەوەی وا نیشانی خەڵک نەدرێت لە بارودۆخێکی وەکو ئەوەی ئەمڕۆدا باشە ئەگەر هیچ یەک لەم لایەنانە
بەشداری ئەم قرارە نەبوو بن و تحملی ئەم مەسئولیەتە نەکەن ئەی باش ئەم حکوومەتە چون پێک هاتووە لەسەر چه ئەساسێک پێک هاتووە لەسەر چه ئەساسێک بەشداری ئەم حکوومەتە بوون ئەو هەندێک لەو لایەنانەی کە ئێستا هەڕەشەی شۆنەوە لە حکوومەتەکەن شەڕیان لەگەڵ ئێمە کردووە لەسەر مدیر عامێک لەسەر ڕاوێژکارێک. باشە بزوتنەوەی گۆڕان دوور خراوەتەوە لە حکوومەت پەرلەمانی کوردستان پەک خراوە ئێوە داوا لە لایەنە سیاسەکان دەکەن کە بەشدار بن لەم کۆبوونەوەیدا ئەی لەبارەی بزوتنەوەی گۆڕانەوە چی؟ لایەنە سیاسیەکان خۆیان مبادری ئەوە بوونە و ئیلا ئێمە پێمان وایە یعنی خۆیان دەستیان بە دەرخستنی بەیاننامە و هەڕەشەی کشانەوە لە حکوومەت و ئەم مەسەلانە کردووە و ئیلا بە پێمان وایە لایەنە سیاسیەکان بەشدارن ئەو کەسانەی کەوا لە حکوومەتدان لە هەموو لایەنەکان کەسانی دیاری حزبین نزیکی بڕیار بەدەستەکانی حزبەکانی خۆیانن ئەندامانی مەکتەبی سیاسی ئەحزابن ئەندامانی سەرکردایەتی حزبەکانن بەڵام کاکە ئێمە چی بڵێن کاتێک کەوا حزبێک بە هەموو سوقلی خۆی و دابنیشید نوێنەری خۆی دەستنیشان بکات لە مستەوەیەکی بەرزی قیادەی خۆی لە درێژایی تەمەنی ئەم حکوومەتە بەشداری هەموو بڕیارەکانی ئەم حکوومەتە بێت لە ئەندامانی مەکتەبی سیاسی لە کارگێڕانی مەکتەبی سیاسیان لە جێگیرانی سەرروکی حکوومەت لە وەزارەتی مالیە لە وەزارەتەکانی تری هەستیار ئەمڕۆ بە خەڵک بڵێن وڵای ئاگاداری هیچی ئەم حکوومەتە نین ئەمە ئاگاداری هیچ بڕیارێکی ئەم حکوومەتە نین ئەمە من پێم وایە تەنها وروژاندنی جورێک لە بەکەمزانینی هەستی بریندارکراوی خەڵکە کە لەم بارە قورسەدا دەربارەی ئەوەی کە ئێمە مەسەلەن داوا یاخود حکوومەت سەرۆکاتی حکوومەت داوای کردوی لایەنە سیاسیەکان بانکێش بکات نەخێرەوە لایەنە سیاسیەکان بوونە مبادرەی ئەوەیان کرد کەوە لە حکوومەت دەکشێنەوە ئێمە دەڵێن کشانەوە لە حکوومەت چارەسەری گرفتەکانی هەرێم ناکات فەرمونون ئەگەر پرۆژەیەک هەیە ئەگەر ناڕوونیەک هەیە بوو ئێوە وەرن بوو تیکراری چەندەمین جاریش بێت دادەنیشین هەموو ئەو داتانەی کەوا لە بەردەستدان وەکو ئەوەی کەوا پێشی ئەم خەبەرە بمبوری ئەگەر لە بابەتە کەشدا نەبوو بێتن بەڵام سەرروکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی بەغدا دەڵێت فروشتنی نەوتی هەرێمی کوردستان 600 و ئەوەندە ئەو پرسیارە دەکەم بەڵام بەر لەوە من دەمێ ئەو بزانم کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بەتایبەتی ینی قسەی لەسەرەوە بوو کە کاتێک ینی ئەگەر نرخی نەوت بەرز بووەوە پێداچوونەوە دەکرێت بە ڕێژەی پاشەکەوتکردنی مۆچەی فەرمانبەران ئەمە ڕووی نەدا نەکرا پێداچوونەوە نەکرا ینی ئەو ڕێژەیە لە کۆتایی ساڵی پارۆ تا ئێستاوەکو خۆیەتی بۆ نەکرا ینی ڕوونکردنەوەی ورد و ڕوونی حکوومەت چییە بۆ ئەمە؟ چەند گیر و گرفتێک هاتنە بەردەمی حکوومەت لە دوای ئەو بڕیارەی کەوا بەداخەوە قورسترین بڕیار لە لای هەمیشە کە تاکیدی لێکراوەتەوە لە لای خودی جەنابی سەرروکی حکوومەتیشەوە ئەوە بووە کە ئەو ڕۆژە بوو کە تێیدا بڕیار درا کە دیسانەوە ئەمیش بڕیارێکی جەماعی بوو هەموو لایەنەکان هەموو وەزیرە بەڕێزەکان بە جێگیری سەرروکی ئەنجومەنی وەزیرانەوە بە نوێنەری هەموو لایەنەکانەوە لەو کوبوونەوە ئامادە بوون ئەوەی کەوا تێیدا بڕیاری پاشەکەوتکردنی ئەو ڕێژەی بەداخەوە دیسان دەڵێمەوە ئەو ڕێژەی کە لە موچەی فەرمانبەران پاشەکەوت دەکرێت هەموو لایەنەکان هەموو وەزیری سەر بە لایەنەکان من لە کوبوونەوەکە حاضر بووم من ناڵێم هەمووی موافق بوون چونکە بەدڵی کەس نەبوو بەدڵی سەرروکی حکوومەتیش نەبوو بڕیارێکی ناچاری بوو بەڵام بوو مێژوو دەڵێم هیچ کەسیش معتەرض نەبوو لەسەر دەرچوونی ئەم بڕیارە چونکە هیچ ڕێگاچارەیەکی تریان نەبوو کاتێکەوە بڕیار درافعلەن کە بەم شێوە لە دوای ئەو کات هەتا ئێستا باشە بۆ لەم لاوە دەڵێت ینی لایەنەکان باس لە کشانەوە دەکەن ناڕازین کەشی دەڵێت لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا هەموو لایەنەکان جگە لە لایەنێکە بزوتنەوەی گۆڕانە ینی معتەرض نەبوون لەسەر ئەم بڕیارانە بۆ وایە ئێوە دەڵێن چی لەبارەی ئەمە وەکو ڕایۆشکاری وەزیران ئەمەیە ئیزدیواجیەتی مشارەکەی سیاسی لە حکوومەتدا ئەمەیە ئیزدیواجیەت لە تەحملکردنی مەسئولیەتدا کاتێک کەوا هەندێک کەسانێک بەشداریان پێ دەکرێت لە حکوومەت و قراراتی حکومڕانی و ئیدارەدانی حکومڕانیش لە شوێنی ترەوە لە مەراکزی تری حکومڕانیەوە دەر حکوومەت با بڵێنی سیاسیەوە دەرەچێت نەتیجەکەی ئەمەیە وئیلا ئەنجومەنی وەزیران بۆ درەنگ کۆ دەبێتەوە ینی بۆ درەنگ کۆ دەبێتەوە کۆبوونەوەکانی زۆر درەنگن ینی بۆ درەنگ کۆ دەبێتەوە بۆی ئەمانە باس بکات لە ئەنجومەنی وەزیران دەلایەنەکان قسەی خۆیان بکەن بۆ دەبێت لایەن بێت بانگهێشت بکرێت کاتێکەوە هیچ هەتا دووە کوبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش کە کرۆ بێت
من تێدا حاضر بووم هیچ وەزیرێکی بەڕێز لە نوێنەرایەتی هیچ لایەنێکی سیاسی هیچ بە پرس و گرفتێکی لەم بابەتەی کەەوە ئێستا دەوروژێندرێت کە دیسانیش دەڵێمەوە خطابەکە خطابێکی عاتفیە وروژاندنی سوزی خەڵکە و هیچی ترنە و ئیلا من تحەدا دەکەم یەک وەزیرێکی بەڕێز لە یەکێک لەو لایەنانە بێت بڵێت لە فلانە کوبوونەوە یان لە فلانە دەرفەت ئێمە ئەم پڕۆژەیەمان هەبوو بوو چاکترکردن بوو باشترکردن و پڕۆژەیەکی واقعی بوو و خاڵی بەرجەستەی واقعی عملی تێدا بوون سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یاخود سەرۆکی حکوومەتیان جێگرەکەی دژی بووە ئەمە ڕووی نەداوە ئەو بڕیارانەی کە دەرچوون دیسانیش دەڵێمەوە بڕیاری ناچاری بوون کەسمان پێمان خۆش نەبووە هیچ لایەنێک پێی خۆش نەبووە هیچ کەس پێی وانە بووە ئەمە چارەسەری گرفتەکانی هەرێمی کوردستانە بەڵام ئەمڕۆ لە قۆناغێکی وادا ئەگەر بگەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت بۆچی پێداچوونەوە نەکرا من پێم وانە من نەمگوتووە قەیران دروست کراوە قەیران ئەسبابی خۆی هەن قەیران ئەسبابی خۆی هەن سەبەبەکانی بەشێکی زۆری لە دەرەوەی ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستانن بەڵام بەداخەوە کە هەندێک جاران ئەو هۆکارانە استیغلال دەکرێن بۆ ورژاندنی یاخود بوو گەمەی سیاسی و ململانەی سیاسی لەسەر ئەوەی کە جەنابەت گوتت بۆچی پێداچوونەوە بە موچەدا نەکراوە یاخود قرار وا بوو ئەگەر نرخی نەوت بەرز بێتەوە نرخی نەوت بەرز بووە بەڵام مانگێک نەوتی هەرێمی کوردستان بۆڕیەکانی لە بەرناو خاکی تورکیادا دەڕۆیشتن تەقیندرانەوە عرقەلەی بۆ دروستکیران هیچ یەک لەو لایەنە سیاسیە بەڕێزانەی کە ئێستا هەڕەشە لە خەڵکی کوردستان دەکەن بە کشانەوە لە مەسئولیەتی خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەڕەشەیەک نە هاوخەمیەکیشیان لەگەڵ خەڵک لەگەڵ حکوومەت دەرنەبڕی بەرامبەر ئەو لایەنانەی ئەو خەڵکانەی کەەوە بۆ ڕێنەوتیان تەقاندەوە داعش پێشی مانگێک و 2 مانگ پێش ئێستا هێرشی کێلگەکانی نەوتی هەرێمی کوردستانیان کرد چەندین سەرچاوەی فروشتنی نەوتی هەرێمی کوردستانیان تەقاندەوە بەیانێکیان بە خەڵکی کوردستان بەڕەوا نەبینی ئیدانەی تەقاندنەوەی نەوتی هەرێمی کوردستان بکەن ئێستا ئەمە بە خەڵکی لە سەروبەندی جەژندا ئەمە پێشکەشی خەڵک دەکەن ئەڵێن لە بڕی ئەوەی کەوا بین بە شێوازێکی واقعیانە دەوای حوارێکی واقعیانە لێک تێگەیشتنێکی وا چ پرسیارێکیان چ بەڵێ بەر لەوەی لەسەر چەند ئامارێ قسە بکەین وەک خۆت ئاماژە پێدا من دواتر باسی دەکەم بەڵام پرسیارێک دروست دەبێت بەوەی کە بۆ تەنها يعني پارتی دموکراتی کوردستان کە جەنابەت يعني ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانیت بۆ ڕای وایە لایەنەکانی تر ڕایان جیاوازە چی وای کردووە کە لەناو حکوومەتدا يعني ڕاکان زۆر بن بەرامبەر بە یەک بۆچوون کە بۆچوونی پارتی دموکراتی کوردستانە ئێوە دەڵێن چی لەسەر ئەوە زۆر کارێکی زۆر ئاساییە ڕای جیاواز هەبن و کاتی خۆشی کە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستانیش دانرا ئەمە نە بەرنامەی پارتی بووە نە بەرنامەی یەکێتی بووە بەرنامەی هەر پێنج لایەنەکان بووە پێکەوە بەرنامەی کاری حکوومەت نووسراوەتەوە اختلاف هەبووە لە نەتیجە اختلافاتەکان شتی باش هاتووەتە بەرهەم بەڵام کاتێک کەوا مەسئولیەتی تاریخی ئەم قوناغە دەکەوێتە سەر ئەستوی هەموو لایەنەکان لە بڕی ئەوەی تەحملکردنی ئەم مەسئولیەتە ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان ڕوبەڕووبوونەوەی ئەو شەڕەدا سەپێندرەوەی کە بەسەر هەرێمدا هەیە ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانەی کە لەسەر هەرێم هەن لە قۆناغێکی وا لە کاتێکی وا کەوا گەلی کوردستان نزیک بووتەوە لە گەیشتن بە ئامانجەکانی وروژاندنی مەسئلەی فەشەلپێهێنانی حکوومەت و کشانەوە لە حکوومەت و کومەڵێک هەڕەشەی لەم بابەتە بەدیتنی من ئەوانە پتر هەڕەشان لە خەڵک لەوەی کە هەڕەشە بن لە فەرقی پارتی ئەوەیە لەگەڵ لایەنەکان جیاوازیەکە لەوەیدا پارتی بەپێی حەجمی خۆی و مەسئولیەتی تاریخی خۆی تحملی مەسئولیەتی تاریخی خۆی دەکات لەم قۆناغە نە لەم قۆناغە و نە لە قۆناغەکانی هەستیاری ڕابردووشدا و نە لە ئایندەشدا پارتی لە مەسئولیەتی خۆی ڕۆناکەوە بڕۆی ئێمە وایە ئێمە لە سەرەتای قەیراندۆنین ئێمە لە کوتایی قەیراندۆین زاریبەی خۆمانداوە باجێکی زۆرمانداوە ئەزیەتێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان دراوە بە بوونەی ئەو قەیرانانەی کە بەسەری داهاتوون بەڵام بە خۆڕاگیری خەڵکی کوردستان و بەو ئیرادە بە قووەتەی کە تا ئێستا هەبووە و بە خۆڕاگیری حکوومەت و بەردەوامی لەسەر حکومڕانی من پێم وایە ئێمە تەجاوزی ئەم وەزعانە دەکەین ئەوە فەرقی پارتی لەوەدایە ئەو جیاوازیە کە جەنابەت دەڵێ لەگەڵ لایەنەکان لە مەسەلانەدا دڵشەوتت بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان قسە ئامارەکان دەکات بەڵێ چونکە لەو ڕۆژەی کە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان دەست پێکرەوە
یەکێتی نیشتیمانی کوردستان یان سەرۆکی حکوومەت بوون یان جێگیری سەرۆکی حکوومەت بوون یان وەزیری دارایی بوون یان سەرۆکی پەرلەمان بوون یەکێک لەم یعنی لە هەموو ئەم حەلەقاتی چی متابعە مراقبە کە دەستگای مراقبەیە کە پەرلەمانە چی بەڕێوەبردن لە درێژایی ئەم زەمەنەدا کەوا هەموو قەرارەکانی ئەنجومەنی باڵای نەوت و گاز یەکێتی بە سوقلەوە تێیدا بەشدار بووە چەندین جار ئەمە لەسەر زاری خودی بەڕێزان جێگرانی سەرۆکی حکوومەت لە کابینەکانی پێشووتر بەڕێز کاک عیماد ئەحمەد بەڕێز کاک عومەر فەتاح لەم دوایانەدا بەڕێز کاک قوبا تاڵەبانی لە هەموو لە یەک جاریشدا نەبیستراوە کەوا یەکێک لە جێگرانی سەرۆکی حکوومەت گوتبێتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری بڕیاری نەوت و قراری فرۆشتنی نەوت و سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان نییە تەنها هەندێک لە سیاسیەکان کە ئەسڵان واجبی حکوومەت نییە یەکەیەکەی ئەندامانی مەکتەب سیاسی حزبەکان بانگ بکات بۆیان ڕوون بکاتەوە مەفرۆزە خودی ناوخۆی ئەم حزبە تەکوینەکەی تەرکیبەکەی وا بێت کاتێکەوە یەکێک نوێنەرەتیان دەکا لە دەستهەڵاتێکی باڵای وەکو جێگیری سەرۆکی حکوومەتدا ئەم پرسانە لە ڕێگای ئەوەوە ئەم حەقیقەتانە بگەن ئەمجا سەرڕای ئەوەش من بوو مێژوو دەڵێن نابێتە لە ساڵێک کەمتر لە ماوەی ساڵێک بەڵێ خۆت لە لێدوانی سەرۆکی فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی عێراق لێدوانەکە دیبوو لێنارتیەوە ینی وەزارەتی سامانە سروشتەکان دەڵێت 411,000 سەبارەت بە ئاماری هەناردەکردنی نەوت لە ڕۆژێکدا بەو شێوەیە 411,000 بەڵام ینی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق دەڵێت ڕۆژانە هەرێم 661,000 بەرمیل نەوت هەناردە دەکات کام ئامار دروستە ئەو دەڵێت ئەمە لە وەزارەتی نەوتی عێراق کەوتووە بەڵێ بەداخەوە کە من مەجبور بم ئەمڕۆ ئەم بەلاغا ئەم بەیانەی حکوومەت بۆ ئەوەیە کەوا بانگەشەی دانیشتنێک و حیوارێک و گفتوگویەک بکە بەڵام من مەجبورم بەبیر ئەو خاتونە بینمەوە بۆ نامەکانی خاتونە گەورەکەی مەسئولی خۆی سیر بکات کەوا تەوجیهی عەبادی و حکوومەتی عێراقی دەکات ڕاست دەکات ئەگەر ئەم نامانە و ئەو ڕێگریانە نەبان لە فرۆشتنی ئەو بەشە نەوتی کەرکووک کەوا بەخێر بۆ هەرێمی کوردستان و بۆ خودی شاری کەرکووکیش دەگەڕایەوە ئەوانیش حەسەیەکیان دەبوو وەزعی معاشاتیش لە هەرێمی کوردستان دەبوو حەقوانیە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ئەم پرسیارە لە ئێمە بکە حەق ئەم پرسیارە لە خاوەنی نامەکان بکە پێ بڵێ بابەت و بۆ ئەم نامانەت ناردن بۆ ئەم ڕێگریەت لە فرۆشتنی ئەو نەوتە کرد بۆ نەتێشت حەسڵی داهاتی ئەم هەرێمە بگاتە ئاستێکیەوە کە موچەی ئەم خەڵکە فەقیر و هەژارە پێ بدرێت و بەشی با بڵێن موچەخورانی کەرکووکیشی پێ بدرێت و پتر و دۆلاریش بدرێتە خزمەت گوزاریەکانی خەڵکی کەرکووک ما ئەم پرسیارانەی کەوا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەیکات مەفرۆز ئەم پرسیارانە لەوێ بکات نەک لەسەر شاشە ئەمەش جارێکی تر بە خەڵکی فەقیر و هەژاری ئەم کوردستانە بفرۆشێتەوە یعنی قەنەعەتی وان وایە قەنەعەتی من ئیجازەم بدە ئەگەر قەنەعەت ئەگەر ئەم نامانە خۆیان بڵاویان نەکردبانەوە بووی هەیە وا سەیر بکرابان کەوا ڕەنگە مەسەلەن ئەمە شتێک بێت خرابێتە پاڵ خەڵکانێکەوە بەڵام خۆ ئەمە بەبەرچاوی هەموو خەڵکی کوردستان و هەموو خەڵکی دنیاوە بڵاو بووە کەوا داوا لە برای بەڕێز و خۆشەویست و پایەدار سەرۆکی حکوومەتی بەغدای فیدراڵ دەکرێتن بۆ ئەوەی کەوا فرۆشتنی نەوت بە بۆڕی ڕابگیرێت بەڵام بە شێوازی تر بفرۆشرێت وەکو ئەوەی کەوا خەزینەیەکی تر هەبێتن لە هەرێمی کوردستان و ئەم داهاتەی بۆ بچیتەوە خزمەتی خەڵکی پێ بکرێت بەداخەوە یعنی ئەمە لەم کاتە ناسکەدا لەم زڕوفە ناسکەی کەەوە خەڵک پێدا تێپەر دەبێت مەفرۆزە ئێمە بەلای کەمەوە هەمومان بەشی ئەو حەقیقەتەی کەلامانە ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان و هەوڵی باشترکردنی وەزعیان بدەین نەک جار بەڵێ کاک دڵشاد ینی ئەگەر نامەکەی هێرۆ برایم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە ینی دەتوانرا موچەی فەرمانبەران دابین بکرێ و بە شێوەیەک دەبوو کە ڕۆژانە 661,000 بەرمیل نەوت هەناردە بکرایە من ئەو خۆتونە ئەرقامەکانی من ناڵێم ڕاست نین چونکە ئەو دەڵێت احتیمال لەسەر مازدارێک دەکا من بزابط ڕقەمی ناردنە دەرەوەی چەند بەرمیل و بەڵام من دەزانم کەوا بە پێی ئەوەی کە هاتووە زیاتر لە 100,000 بەرمیل ڕۆژانە یعنی ڕەنگە نزیک بوو بێتەوە لە 150 یان 100 بۆ 150,000 بەرمیل ڕۆژانە
لنوتی بابلین سنوری پارێزگای کەرکووک کە حاڵەتێکی تریش بەڕاستی ئەویش جێگای پرسیارێکی ترە من زۆر بەلامەوە سەیرە کات ئەوەندە تەساؤل لەسەر فرۆشتنی ئەم نەوتەش دەکرێت لە کاتێکدا کەوا لەلایەن حزبێکەوە ئەم پرسیارانە دەکرێن کەوا محافظی کەرکووک ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبەیە جارێ ئەم حسابەشیان لەناو خۆیاندا پرسیارەکەیەک لا نەکراوەتەوە هەر ڕای محافظ معقولە نەفتی منطقەیەک بفروژی هەرێ پارێزگایەک بفروشرێت و محافظی ئەم پارێزگای نیهائیان ئاگای لێ نەبێت هەرێ دەبێت ئەم محافظە مەسەلەن شتێک لە حزبەکەی خۆی بەداخەوە من ئەمە تهمەت نییە بەڵام پرسیارە دەڵێم دەبێت ئەم حەقیقەتانەی بۆ حزبەکەی خۆی ڕوون نەکردبێتەوە من دەڵێم بەڵێ من بالضبط ئەم ڕقەمانە ناتوانم پشتڕاست بکەمەوە 660 یان کەمترەیان زۆرترە بەڵام ئەگەر فعلا نەوتی کەرکووک لەو ڕۆژەیەوە کە ڕاگیرەوە وەکو پاڵپشتیەک بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بێشک وەزعی هەرێم لە ڕووی داراییەوە باشتر دەبوو بێگومان تەسیری ئیجابی بەسەر موچەی فەرمانبەرانەوە دەبوو. باشە هەر بۆ قسە بۆ لێدوانەکەی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ئەو دەڵێت ئێمە پرسیارمان هەیە یعنی حکوومەتی هەرێم پرسیار بۆ حکوومەتی هەرێمیان بۆ سامانە سروشتەکانیش وەڵام نادرێنەوە ینی کێشە لە داتاکانە لەوەی کە ناتوانرێت یان خۆی بڵاوی وەزارەتی بە هیچ یاسایەکی نەی عێراقی و نەی هەرێمی کوردستان کوتلەی پەرلەمانی حزبێکی معەیەن لە مرکز لە پەرلەمانی با بڵێن لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا نەئەرکیتی و نە ئیلتیزامیشە بەسەر وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانەوە کەەوە جوابی کوتلەیەکی پەرلەمانی حزبێکی سیاسی لە بەغدا بداتەوە ئەگەر وا بێت ئەبێ بەیانی جوابی کوتلەی مالکیش بداتەوە و جوابی کوتلەی فلانیش بداتەوە فلانیش بداتەوە ئەمە بەداخەوە یعنی ئەم جورە بیرکردنەوە لەسەر هەرێمی کوردستان با زۆر دروستتر دەبوو ئەگەر سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ئەم پرسیارانەی ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان بکردبانە یاخود دروستتر ئەوەیە ئەم پرسیارانە جارێ لە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە حزبەکەی ئەم خانمەیە جارێ لەوێدا خوقابلە یعنی چ منطقێک ئەوە قبول دەکا کەسێک جێگیری سەرۆکی حکوومەت بێت جێگیری سەرۆکی ئەنجومەنی باڵای نەوت و گاز بێت لە هەرێم و بەشی پرسیارەکانی کوتلەی پەرلەمانی خۆی جوابی لەلا نەبن مەفرۆزە جارێ ئەم پرسیارانە لەوێ بکرێن ئەگەر لەوێ دەستیان نەکەوتن دەتواندرا کوتلەی پەرلەمانی لە پەرلەمانی کوردستان ئەم پرسیارانە بکات من بڕوام وایە ئەرکی کوتلەی پەرلەمانی لە بەغدا بۆ بچن ئەوەی کە ئەو حەقانەی هەرێمی کوردستان کە لە لای حکوومەتی فیدراڵن وەکو بوونمونە وەکو پارەی گەنمی جوتیاران پارەی گەنمی جوتیاران بە ئەرکی کوتلەکانی ئێمە کاگە لە بەغدا ئەبێ بچن لەگەڵ حکوومەتی بەغدا پارەی جوتیارانی هەرێمی کوردستان بۆی وەربگرن نەک لە بەغدا پرسیار لە وەزارەتی سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستان بکەن. کاک دڵشاد وەزیری سامانە سروشتیەکان ینی پێشتر ئاماژەی بۆدا کە لە 2016دا لەم ساڵدا ینی هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت هەناردە بکات ئەمە ڕووی نەدا بۆ کاکە کۆمەڵێک تەحەدیات هاتنە پێش من عەرزی جەنابتانم کرد طبیعی یەکێک لەوانە طبیعی کە شەڕ لە منطقەیە دروست بوو و تیرۆریستانی داعش سنووری بە درێژایی 1000 کیلومتر هەڕەشەیان لەسەر هەرێمی کوردستان دروست کرد بەشێکی زۆری ناوچە نەوتیەکانی کەوا کاری کۆمپانیەکانی تێدا دەکرا ئەو ناوچانن کەوا تەنها چەند کیلومترێک لە بەرەکانی ڕوبەڕووبوونەوەی شەڕ نزیکن دەیان کۆمپانیای وەکو دەڵێنی بە توانا لە هەرێمی کوردستان هەم لە نەتیجەی هەڕەشەی تیرۆریستان و هەم لە نەتیجەی دابەزینی نرخی نەوت چونکە ئەمانە بەشداریان لە بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان لەسەر ئەساسی شەراکەتە واتە ئەوان لە بەشێکی با بڵێن بەرهەمەکە قازانجیوان لەوەدایە کاتێکەوە نرخی نەوت دابەزی بەم شێوە بەرچاوە و ئەو هێرشە تیرۆریستیەش لەسەر هەرێمی کوردستان دروست بوو بێشک کاریگەریەکی زۆری بەجێهێشت لەسەر ئەدای کۆمپانیەکان لەسەر توانای وەبەرهێنان لەسەر هەموو ئەم شتانە من دقیق ناتوانم وەکو مختصێک لە بواری نەوت ئەمە ساغ بکەمەوە کەوا وەزیری سامانە سروشتیەکان ئەم ڕقەمەی گوتو بووچی بەڵام ئەکیدم کەوا بەشێکی زۆری هۆکارەکان ئەمانن ئەوەی کە من باسم کرد دەیان کۆمپانیا ئەو شەوانەی کەوا دەنگی قەسف بەڵێ
باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ینی بەرمیلێک نەو دەدا بە 32 دلار کەچی لە بەغدا 39 دلارە ئەمە بۆ طبيعي ببازارکردنی نوت اوش خوی دیسانه معنی مسئله که تمام اختصاصیه بالضبط او جیاوازیانه دیسانش او رقمی که و 39 دلاره که اگر لسر قصه سروگی فراکسیون من نازانم یا خود ایوا داتای فرمیتان لانی وزارتی بابلانی نوتی عراقی جیاوازی یک لانه رخیه چونکو اما خوان سیاده نین اما دولت نین تعاملی که لگل اما دکره تعاملی که جیاوازتره و اوی که اما همیشه دلین خمی گوری ام ملتوی اولاتا خوان سیاده بون و خوان دولت بونه اگر اما شوا باینه و امش بمان تانی باید وکو دولتی که دان پیادان درو جنابت لبیر تا اما بچه معانات یک دست من بفرشتنی نوتی هرمی کردستان کرد و بار حلگیری که نوت لیره و بار که را حتی چند مانگ به مانگ بارکه لسر پشتی بار حلگرکه و حتی لمحکمه تکساس یک لای کرایه و که حکومت هرم کردستان توانای فروشتنی نوتی ها یا خود حقی فروشتنی نوتی ها به پی دستور که اما لم قناغانه داین لم هنگوانه داین اما وکو ولاتی که وکو عراق نین که اما 100 سال نوتی خوی خمالی کرد یعنی به دیان سال 40-50 سال نوتی خوی خمالی کرد و دیان عقودی نو دولتی هن لگل شریکات زور گوره دا اما لقناغ دات پربوین همو توانای خومان صرف کرد بس بو اوی که قناعت به دنیا و خلق بکین اما حقی به پی دستور مافی فروشتنی نوتمان هیا باشە هەر سەبارەت بە ڕاگەندراوەکەی ئەنجومەنی وەزیران بانگێشتکردنی لایەنەکان ینی لە ڕاگەندراوەکەدا ئاماژە بە کات نەدراوە کە کەی ئەم کۆبوونەوەی دەکرێت بۆ ئەم کاتە ڕەنگە بوو پەیوەندیکردن و گفتوگۆ لەگەڵ لایەنەکان ینی نا حکوومەت نەیویستووە وەختێک تهدید بکات و وەکو چوون بڵێ لە ڕێگای کەناڵە فەرمیەکانی خۆیوە پەیوەندی لەگەڵ لایەنەکان دەکرێت گفتوگۆ دەکرێت ممکنە هەندێک جاران مەسەلەن ڕۆژێک زووتر یان درەنگتر ببیتە هۆکاری ئەوەی کەوا سەرجەم لایەنەکان یا خۆ زۆرترینی لایەنەکان بتوانن حاضر ببن حکوومەت جددیە لەم بانکێشتکردنە ئەوانەی کەوا من گوتم بەداخەوە ئێمە ڕاکێشراین یاخود بابەتەکە ئێمەوە ڕۆیشتکەوە بشتە هەندێک اختلافاتی سیاسی و رد و جواب و لسر تصریحات و امانه و ایلام هنگاوی که استا حکومت دیوید بنید هنگاوی که جدیه دیوید لگل لانکان هرچی پرسیاره لبری اوی که وامنو برادری که تری سیاسی و یکی که تری املاین و اولاین بین ایوی برزش ماندوب کن لسر شاشکانی ایوه هر یک امان کمالک ارقام خوما بکین خبیری نوت خوما بکین خبیری اقتصاد خوما بکین خبیری ببازار کردن یی قانونی یاسایی هموش دیگه هی لبری اوه ام پرسیارانه بو اوی با چیتر برای روی خلکی نکرینوه لدانشتنی که روبرو دا چه پرسیارک للای لایەنەکان هەیە بۆ خۆیان حاضر بکەن حکوومەتیش هەموو داتاکانی خۆیان چه پرۆژەیەکیشیان پێیە چه پێشنیارێکیان پێیە چه پرسیارێک لە مێشکی سیاسیەکدا هەیە کەوا ڕۆژێک لە ڕۆژان لە حکوومەتدا کاری نەکردووە ئەمڕۆ من ئەزانی یەک شتێک بە جەنابت بڵێ من ئەندامی سەرکردایەتی حزبێکی سیاسی بەشدار لە حکوومەتم بینیوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن ئەڵێ ئەم حکوومەتە فاشلە بەڵام سەیری وەزیرەکانی ئێمە بکەن وەزیرەکانی ئێمە ناجحن يعني تو برد بزانه ام منطقي بیرکردنەوە لەلای کەسێکی سیاسەتمەدار لە وڵاتە بە خەڵکی ئەڵێ ئەم حکوومەتەی کە ئێمە تێیدا بەشدارین فاشلە بەڵام وەزیرەکانی ئێمە ناجحن خۆم بە چاوی خۆم بە گوێی خۆم ئەمەم لە سیاسیەکان بیستووە ئەمانەیە کاگە ئەم حیوارە لە دانیشتنێکی کراوەدا لەگەڵ یەکتری ئەم پرسیارانەی کە لەلایەنەکان هەن بۆیان ڕۆم بکرێنەوە و داواشیان لێ بکرێت فرمون زحمه نبید پیشنیارکانی ایوه لرگای جورکانی ایوه لبدواداچونکانی ایوه لخبرایکانی ایوه لسیاسیکانی ایوه چین بو اوی که ام وضع باشتر لی بکرید حکومت زور جدیه لم مسئله با امیدی اوی که لبری اوی که خلقی ماندی بکن با یکتری ماندو بکن لسر بو لم کۆبوونەوەی دا چاوەڕێ دەکەن کە پێشنیاز و پرۆژەی لایەنەکان چێ لە کاتێکدا کە پێشتر حکوومەتی هەرێم لە ساڵی پاردا ینی پلانێکی ڕاگەیاند بۆ کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات بۆ ئەمە حکوومەت خۆی نەکرد بۆ ئێستا چاوەڕێی پێشنیاز من دووپات دەکەمەوە حکوومەت هەنگاوەکانی خۆی ناون و ئێستاش بەردەوامە لەسەر کومەڵێک هەنگاو بەڵام کاتێک کەوا لایەنەکان بێن بڵێن کاکە ئێمە پرۆژەیەک ئاراستەی حکوومەت دەکەین و ئەگەر ئەم پرۆژەیە جێبەجێ نەکرێت یاخود حکوومەت ئیستیجابەی بۆ ئەم پرۆژەیە نەبێت ئێمە ناچارین بیر لە کشانەوە لە حکوومەت بکەین ئێمە دەڵێن کاکە زەحمەت نەبێت فەرمونون ئەو پرۆژەی کەوا ئێوە هەتانە و
تهدید لە خەڵکی کوردستانەکەن ئەڵێن ئێمە ئەگەر وانەکەن لە حکوومەتەکشینەوە فەرموون باو پرۆژەیە گفتوگۆ بکەین بەڵکو حاصلی چارەسەرێکیان بەڵکو خاڵێکی باشی تێدا بێت ئەگەر هیچێکی تازەشی تێدا نەبێت من بڕوای من وایە تێگەیشتنێکی باشتری تێدا دەبێت کۆمەڵێک لەو پرسیارانەی کەوا بەشێک لەو بەڕێزانەی کە لە حکوومەتدا کاریان نەکردیە و کێشەی لێک تێگەیشتنیش لە نێوان خۆیان و نوێنەرەکانیان لەناو حکوومەتدا هەیە باڵکو بەشێک لەم پرسیارانە بوویان ڕوون بکرێتەوە و ببێتە سەبەبی ئەوەی کەوا زۆرتر حکوومەت خۆی یعنی ئەنجومەنی وەزیران کەی کۆ دەبێتەوە؟ من بزەبت نازانم ڕۆژی کوبوونەوەی ئەنجومەن بەڵام هیچ گرفتێک نییە لە بەردەم کوبوونەوەکانی حکوومەتدا و ڕەنگە ئەم بێوازعیە داراییەی کە هەیە لەبەرەوەی بەشێکی زۆری پرۆژەکان و کارەکانی بەتایبەتی ئەوەی کە پەیوەندن بە وازعی داراییەوە وەستاون و ئێستا با بڵێن گەرموگوڕیەکی سیاسی زۆر گەورە لە هەرێمدا هەیە ترافیکێکی سیاسی هەیە بە ئومێدی ئەوەی کەوا لەم وازعە دەربازمان ببێت و بچینە قۆناغێکی وە کە هەموو ئەم گرفتانە لەگەڵ خۆیدا چارەسەر بکات ئەویش بەوەی کە وەزعی چارەنووسی هەرێمی کوردستان گەلی کوردستان بە مافی چارەی خۆی بڕیار لە مافی چارەی خۆی